لە دکتۆر دوورەیدیش بپرسم توێژەری ئابووری و پسپۆری بواری وزەیە لە بەرلینەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بێی، ئەمریکا چۆن نەتوانێت ڕۆڵی هێورکەرەوە لەو دۆخە، ئەوروپا ڕۆڵی هێورکەرەوە لەو دۆخە ببینێت، چونکە ینی ئەوانیش بەشێک بوون لە زیانمەندانی سەرەکی کەرتی وزە؟ نعم بەڵێ لە ڕاستیدا ئێمە لێرە لە بەرلین و لە ڕۆژئاوای ئەوروپا و بە شێوەیەکی گشتی لە یەکێتی ئەوروپا لای ئێمە نرخی نەوت بەرز نەبووەتەوە، نرخی غاز بەرز نەبووەتەوە کە زیان بە وڵاتانە بگەینێت. هەموو ئەو نرخانی بەرز بوونەتەوە ئەو گرێبەستەکانی دوای 2 مانگ و 3 مانگن، بەڵام ئەو گرێبەستانی ئێستا بازرگانیان پێوە دەکرێت و مامەڵەیان پێوە دەکرێت لەسەر نرخی ڕابردوو مامەڵەیان پێ دەکرێت، واتە جیاوازیەکە زۆر نییە بەراورد بە پێش هێرشە هاوبەشەکەی سەر ئێران یاخود دوای هێرشەکە، واتە زۆر نییە بەراورد بەوەی لە پێش جەنگی کەندا و لە 1990 و دواتر ڕوویاندا. کەواتە پێم وایە ئەوروپا ئێستا دەزانێت بوونی وەک هاوپەیمانێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگە بۆی، بۆیە بەردەوامیدان بە ڕۆڵی نێوەندگیر لاوازە، بە تایبەتی لەو قۆناغی ئێستادا. ئەوروپیەکان لایەن سەختە ئەو ڕۆڵە بگێڕن، چونکە بەشێکن لە کێشەکەدا. کێشەکەش لە 2 ساڵی ڕابردوودا گۆڕا بۆ بڕیارێک لە ئەنجومەنی ئاسایش و جارێکی دیکە سزاکان سەپێنرانەوە، ئەویش لە ڕێگەی بڕیاری 3 وڵاتەکەی ئەوروپا. باشە، بەڵام دکتۆر ئێستا ینی ئێران زۆر پرسییم کە ئێستا ئێران کە هێرش دەکاتە سەر کەرتی وزە، چ لە ئیمارات، لە قەتەر، لە سعودیا، دەتوانێت بەم هەنگاوانەی ئیسرائیل و ئەمریکا ناچار بکات بچنەوە سەر مێزی گفتوگۆ؟ ئەوەی ئێران دەتوانێت بیکات ئەو کارێکی ئێستا دەیکات، بۆیە دەتوانێت هەمان ئەو کارە بکاتەوە پێشتر کردوێتی، و ئەمە تواناکانی ئێرانە، ویش درێژە پێدانە بەردەوامیدانە لەو هێرشانەی بەشێک لە پێگەکانی وڵاتانی کەندا و ڕۆژاوای وڵاتانی کەندا. بۆیە لۆ بڕوایەدام کاریگەریەکی زۆری دەبێت، کاریگەری لەسەر بەرهەمهێنانی نەوت و غاز هەبووە، کاریگەری لەسەر بەردەوامیدان بەو کەرتە هەبووە، ئێرانیش چاوی لەسەر ئەمەیە. باشە، کاریگەری هەبووە، بەڵام ئەتوانێت ئیسرائیل و ئەمریکا ناچار بکات بە گفتوگۆکردن جارێکی دیکە؟ لە ڕاستیدا سەختە و زووشە قسە لەسەر سوودی فشارەکانی ئێران بکەین، قسە لەسەر فشارەکانی ئێران بۆ سەر ئەمریکا بکەین و ئەمریکا ناچار بکات بێتە نێو دانوستانەوە لەگەڵ تاران. لەو بڕوایەدا سەرکردایەتی ئەمریکا و لە سەروشیانەوە سەرۆکی ئەمریکا دەزانن بەردەوامی فشار لە ڕێگەی هەڵمەتی سەربازی بەم زوانە دەرەنجامی دەبێت. باشە دکتۆر، ینی 1970 نەوتی عێراق و ئیمارات و سعودیا بەشێکی زۆریان لە گەڕوی هورمزەوە نەوت هەناردە دەکەن، ینی بازاڕەکانی نەوت بەرگەی ڕاگررتنی هەناردەی نەوتە گرن و تا چ ماوەیەک ئەتوانن؟
بالطبع يتحمل وبالتالي بەڵێ دەتوانم بەرگە بگرم بەڵگەش لەسەر ئەماوەیە کە نرخی نەوت بنسبة كبيرة بە ڕێژەیەکی زۆر بەرز نەبووەتەوە باش شتێکتان پێ بڵێم ئێستا لەو دۆخی ئێستا لەو ساتێکە قسەی دەکەین أكثر من زیاتر لە سەدا پەنجای نفط المنتج نەوتی بەرهەمهێنرا و دەگاتە بازارەکانی جیهان يعني مضيق هرمز گەروی هورمز يقطع بشكل كامل بە تەواوی دانەخراوە حركة للسفن جموزۆڵی کەشتیەکان هەیە لە هەموو جۆرە کەشتیەکان لە وڵاتە جیاوازەکانەوە بەوێوە هاتچۆ دەکەن كمية النفط ڕێژەی ئەو نەوتە کە دەکرێت ئەو وڵاتە کە دەواازەی دیکەیان هەیە جگە لە گەروی هورموز ئەویش عێراق و ئیماراتە السعودية سعودیاش بە هەمان شێوە ئێستا توصل النفط ئەوان الخام نەوتی خاو الأماكن دەگەینە ڕێگەکانی دیکەوە چونکە ئیمارات لەسەر والسعودية لديها على کەنداوی عومان و دەواازەی هەیە سعودیاش لەسەر دەریای سوور و عێراقیش دەگاتە دەریای ناوەڕاست بۆیە إنتاج النفط بەرهەمهێنانی نەوت الدول السبعة لەو حەوت وڵاتە طبعا و هەناردەکردنیش لە ناو حەوت وڵاتەوە نەوەستاوە کە لە وڵاتانی کەنداودا نەوت هەناردە دەکەن خاڵێکی دیکە بەڕێزم إنتاج النفط بەرهەمهێنانی نەوت الدول التي هي خارج نطاق الخليج لەلایەن ئەو وڵاتانی کە لە دەرەوەی إضافي أكثر من 10 ناوچەی کەنداون دەتوان ڕۆژانە زیاتر لە 10 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم زۆر باشە بۆیە دەتوانن ئەوە ئەو تێگەیشتن بۆشاییە دکتۆر پڕ کە ئەمریکا بکەنەوە یعنی حسابی ئەوەی کردووە کە نەوت لە دەرەوەی ئەم وڵاتانە چەند بەرهەم دەێنرێت تاوەکو نرخی نەوت بەرز نەبێتەوە باشە ئەی لەبارەی گازی سروشتیەوە ینی شەڕی ئۆکرانیا و رووسیا هەرخۆی ئەوروپای ڕوبەڕووی قەیرانی گاز کردەوە و ئێستا کە قەتەر جارێکی دیکە ڕوبەڕووی وەستانی بەرهەمهێنانی گازی سروشتی بۆتەوە ئەمە چ کاریگەریەکی دیکەی دەبێت لەسەر ئەوروپا؟ تماما يختلف الأمر بين ئەمە بە تەواوی جیاوازە لە نێوان روسيا وبين بابەتی رووسیا و ئۆکرانیا و ئەو دۆخی کە ئێستا هەیە چونکە نتكلم عن قطر ئێمە باس تەنیا لە قەتەر دەکەین تەنیا باسی قەتەر دەکەین قەتەریش سەبارەت بە یەکێتی ئەوروپا من 6% زیاتر لە سەدا شەشی واردات الغاز هاوردەکردنی غاز پێک ناهێنێت بۆیە انخفاض هذه کەمکردنەوەی انخفاض هذه النسبة ئەو ڕێژەیە یاخود بە تەواوی بۆ ماوەیەک نەمێنێت کاریگەریەکی زۆری نابێت هەر بۆیە أسعار الغاز نرخی غاز هنا في أوروبا ئێستا لێرە لە ئەوروپا زادت بنسب قد بە ڕێژەی لەوانەیە 70% سەدا 60 بۆ 70 زیادی کرد بێت هذه الأرقام ئەم ژمارانەش حتى قبل 2022 تا پێش 2022 واتە پێش جەنگی رووسیا و ئۆکرانیا بە ڕێژەیەکی یاخود بە نرخێکی هەرزان دادەنرا بۆ سوتەمەنی نرخی سوتەمەنیش زۆر نزیکە لە سەرەتای ساڵی 2000ەکان بۆ سەرەتای ساڵی 2020 بۆیە هناك ارتفاع جنوني بە شێوەیەکی مەترسیدار نرخی عاجلة من گرێبەستەکان لە غازی شل بەدی نەکراوە زۆر بەرز نەبووەتەوە كذلك قەتەریەکانیش ئەمە دەزانن وڵاتانی ئەوروپاش دەزانن کە مصدرين ومنتجين وڵاتانی دیکەی هەناردەکاری نەوت و غاز هەیە و غازی شل بەرهەم دێنن زۆر وڵاتان غازی شل بەرهەم دێنن و هەناردەی دەکەن وهؤلاء المصدرين يريدون أن وڵاتانی دیکەن کە هەناردەکارن دەیانەوێت بەرهەمەکانی خۆیان بە خێرایی بە ئەوروپا بفرۆشن بۆیە هەروەک گوتم ئەوروپا و وڵاتانی ئەوروپا بەگشتی تووشی شۆک نەبووە بە نرخی نەوت و غاز بە تایبەتی لە باشە دکتۆر بەڵام خۆ تەنیا نرخی نەوت و گاز نییە ینی من بەو ڕێژەی بەرز نەبووەتەوە قەیران دروست بکات ئەمڕۆ چوومە مارکێت هەندێک پێداویستی هەبوو بیکڕم بەڵام بەڕاستی لە چاو هەفتەی پێشوو نرخەکان جیاوازیان هەبوو بەرز بوونەتەوە کەواتە بەهۆی گواستنەوەی کەلوپەل و کاڵا و شمەکە بازرگانیەکانەوە کە تێچویان زیادی کردووە ئەی کە تۆ لە وڵاتێکی ئەوروپیت لە ئەڵمانیایت لەوێ کاریگەریەکانی ئەم جەنگە دەرنەکەوتووە؟ ابدا نەخێر الاسعار بهیچ شێوەیەک
نرخەکان لای ئێمە و پێت بە وایە لە پێچەوانەوە داهاتووشدا لە ڕاستیدا کاریگەری نرخی نابێت؟ کاڵا خۆراکیەکان نحن نتوقع عندما ئێمە پێشبینی دەکەین کاتێک تقف هذه الحرب ئەو جەنگە دەوەستێت و العسكرية بالاختفاء شەڕی سەربازی نامێنێت و دۆخی ئەمنی سەقامگیر دەبێت نرخی نەوت و غاز و لقەکانی نەوت و غاز دەگەڕێتەوە بۆ ژێر ئەو نرخەی کە پێش جەنگەکە بوو. ئێمە لە ئەوروپا بە شێوەیە پێشبینی بۆ دەکەین. لە چەند هەفتەی داهاتوو بە پێشبینی تۆ مەترسی لەسەر وزەی جیهان چییە بێ؟ مەترسیە بێ یان نابێ؟ قبل كل شيء الهجوم پێش هەموو شتێک المشترك هێرشە هاوبەشەکەی دژی ئێران لە سەرەتایەوە مصادر الطاقة دوور بووە لە الطاقة النووية وغيرها دوور بووە لە بابەتی وزەی ئەتۆمی و بابەتی وزەکانی دیکە. بۆ نمونە تەنیا بابەتەکە کوورەی ئەتۆمی و دامەزراوی ئەتۆمی نەبووە، چونکە ئێمە پێشبینی دەکەین حال إيقاف الحرب ستبدأ إيران لەگەڵ ڕاگرتنی جەنگ ئێران دەست بە الوقود والخام هەناردەکردنی سوتەمەنی و نەوتی خاو دەکات بۆ بازارە جیهانیەکان و وڵاتانی دراوسێی و وڵاتانی کەنداویش دەست بۆ کارە دەکەنەوە سەبارەت بە بازاری جیهانی لسوق الخامات بە سەبارەت بە بازاری خاوەکان. ئێستا لە دۆخێکی نیمچە سەقامگیردایە، نرخەکانیش بەڵێ تاڕادەیەک بەرزە، بەڵام پێشبینی دەکرێت ئەگەر وڵاتان و کۆمپانیاکان لێدەگەکانی خۆیانەوە لە کۆگاکان هەناردە بکەن، ئەو کاتە دەبینین نرخەکە پێچاوانە دەبێتەوە. ئەویش دابەزینی قۆناغ بە قۆناغی نرخەکانی خاوەکانە، نرخی غازیش دادەبەزێت لە چەند ڕۆژ و ماوەیەکی ئایندەدا. باشە دکتۆر درێت لەگەڵم بمێنەرەوە دەگەڕێمەوە لات دواتر. دکتۆر دڵزار ئەمیست باسی هەڵبژاردە لە نێوانەوەی خومینی و نەوەی خامنەیی بکەین، بەڵام پێش ئەوە نووری مالیکی تویتێکی کردووە باس لەواکە کە عێراق پێویستە خۆی بپارێزێ و دەڵێت مەترسیەکی زۆر گەورە هەیە کە شەڕێکی هەرێمی دروست بێ. عێراق چۆن نتوانێت خۆی لەم شەڕە بپارێزێ؟ عێراق بەچی خۆی بپارێزێ؟ عێراق ئێمە لە بەرنامەی ڕابردووش باسمان کرد. عێراق دوو بەشە، حکوومەتی عێراق میلیشیاکانی ناو حکوومەتی عێراق کە بە فەرمی لەلایەن حکوومەتی عێراق وەکو بەشێک لە هێزە سەربازیەکانی ناو حکوومەتی عێراق شوێنیان بۆ کراوەتەوە. ئەمانە ئەگەر عێراق بیهێنێتن وەکو بەشێک لە حکوومەتی عێراق سیر دەکرێن. ئەم هێزە میلیشیایانە هێزی ئایدۆلۆژینە، بە تەواوەتی هیچ پەیوەندیان لەژێر بە کۆنتترۆل و لەژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراق نینە و بە کۆنتترۆلی ئەواندا ناچن، بەڵکو فەرمان لە ناوەندە ئاینەکانی خۆیان وەردەگرن. ئەوانش بەهۆی ئایدۆلۆژیەوە بە تەواوی نزیکن لە ئێران. بۆیە چارەنووسی ئەم هێزانە لەگەڵ ئێران بەستراوەتەوە لە هەر کاتێک لە هەر کات و ساتێکدا ئەگەر بزانن دەگا ئێران گەیشتۆتە ئەو ئاستەی کەوا پێویست دەکاتن جەنگ هەڵبجیرسێنن جەنگ هەڵدەجیرسێنن. ئەوانە لە چەند ڕۆژی ڕابردوو کە حیزبوڵای لوبنان کردی عێراقی شەیکات خۆی عێراق یعنی بەرەی مقاومە لە عێراق خۆی بەرەی مقاومەی عێراق لە جیاتی ئەوەی ئیسرائیل دەزانن ڕێگای ئیسرائیل لەکوێ و ئاراستەکەی دیارە، ئەوان کوردستان بە ئیسرائیل تێگەیشتونن. نازان کوردستان بەشێکە لە حکوومەتی عێراقی فیدراڵ، هیچ نازانین هۆکاری چییە. کوردستان تاکو ئێستا نەبووە هیچ هۆکارێک نازیان بە ئێران بگەێنێتن، نەزیان بە هیچ وڵاتێکی تری دەوروبەری بگەێنێ. بەڵام ئەو باگراوندەیە کە هەیەە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەیانەوێت هەرێمی کوردستانی شتەوە بگلێنن خۆی بابەتەکە هەمووی دەگەڕێتەوە بۆچی دەیانوێت ئەوەی کە باست کرد مەسلەی بیکەنە هەرێمی جەنگێکی هەرێمی تێوە بگلێنن. بۆ نمونە بابەتەکە چی چۆن دەتوانن خۆیان دەرباز بکەن لەو جەنگەی کەوا جیهانیە یاخود نیمچە جیهانیە یاخود جەنجی کشوەریە لە نێوان ئەو ئەمریکا ئیسرائیل ئێران بیکەنە جەنگێکی هەرێمی لۆکاڵی، یعنی واتە ساردی بکەنەوە. بەچی ئەویش باشترین بژاردە و سەرکەوتوترین بژاردە بۆ
ئێران و پرۆکسیەکانی شەڕکردنە لەگەڵ کورد بە ناوی چی بە ناوی ئەوەی کەوا ملەتی کورد دەیهەوێت سەر بەخۆ بێتن جا ئێمە لێرە لەبەر ئەوەی کوردستاندا بەشی سەر 4 پارچە کراوە بەبێ ئەوەی بە خواستی خۆی ئیتر ئەوان باشترین بیان و دەداتن بەدەست چێ بەدەست ئەو وڵاتانەی کە لە هەموو هەنگاوێکی سربەخۆخوازی کورد ترسیان هەیە ئەوانە مادام هەرباسی کوردت کرد تویتەکەی مەسعود پزیشکیان چۆنە بینی کە لە کاتژمێری ڕابردووە کردی دەڵێ ئێمە هاوسۆزین لەگەڵ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان مەبەستێتی بەڵام ئەگەر هەر جوڵانەوەیکی جوداخوازی ببینین سپا هێرشەکاتە سەریان خۆی هەر ئەو تویتی نەکردووە علی لاریزانش تویتێکی هاوشەوەی کردووە یعنی ئەویش دەڵێتن ئێمە ڕێگە نادەین باکووری ڕۆژئاوای ئێران ببێتە شوێنی سەمای لایەنگرانی سەهیۆنیزم مەبەستی لە کووردە ئەمە یعنی ئاماژەیەکی ناڕاستە خۆیە بۆ کورد بەڵێ گومانی تێدا نیە ئەوان هەموو هەوڵێکی کورد بە مەترسی لەسەر خۆیان دەبینن لەبەر ئەوەی پێیان وایە هەر هەنگاوێک کە کورد بینێتن ئەوان بە تونتری شێوە بەرەنگاری دەبنەوە جا ئەگەر کورد هەر هەنگاوێکیش بنێ دەرفەت دەداتن بۆ ئەوەی چەند وڵاتێکی تریش بێنە پێشەوە بۆ ببنە هاوسۆز و پشتیوانی ئێر وەکو تورکیا وەکو ئەم سووریای ئێستا وەکو هەتا حکوومەتی عێراقیش بۆچی چونکە ئەوانە هەرێمی کوردستان کە لە ساڵی 91ەوە بە شەرعیەت و بە دەستور و بە ڕاپەڕینی گەلی کوردستان بە خوێنی سەدان هەزار شەهید هاتوۆتە بەرهەم لەگەڵی نامۆرتاحن ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان دروست بوو بینیمان چۆن لە ماوەی ڕابردوو لاواز کرا و تا لێواری هەرس پێهێنانیان برد و نایەڵن بە هیچ شێوازێکی تر لە ڕۆژهەڵاتی کوردستان هەمان ئەزمون دووبارە بێتەوە تەنانەت ئەگەر ئەمریکا بۆ مەبەستی ئەوەی کە تاکە هێز لە ناو ئێران تەنها کوردەکانن کە هێزی چەکداریان هەیە وەکو لە هەموو کاتێکدا ئەمریکا کوردی بردووە بەکاری هێناهە و لە قۆناغێکیش دەبینین بەداخەوە پشتی لە کورد کردووە یاخود بۆ هۆکارێکی بەرژەوەندی تایبەتی خۆی کوردی تەسلیم کردوێتەوە بۆیە ئێران بەڵێ ئەمە هەڕەشەیەکی زۆر جددیشە دکتۆر ئەوەی کە ترامپم ئێوارێ باسی کرد لەگەڵ ئاکسیۆس کاڵێ ئەگەر کوردەکان هێرش بکەنە سەر ئێران ئێمە پشتیوانیان لێکەین و بەکارێکی ناوازێ بینین ئەمە پەیامە هاندان ئەمە چییە؟ خۆی پێیان خۆشە چونکە ئەم جەنگەی کە هەڵگیرساوە بەبێ هێزی چەکداری مەیدانی کۆتایی پێنایەتن ئێمە بینیمان لە عێراق سەرنی ئەگەرێکی بەهێزەکە بێ هێزی چەکداری پادە بەشداریم بەڵێ خۆی ئەم ترامپ هەر لە یەکەم ڕۆژی دەستپێکی جەنگەکە و تەنانەت ئیسرائیلیش ناتانیاهۆ هەمیشە پەیامیان بڵاو کردەوە ئێمە دەستمان پێکرد ئێوە ڕاپەڕن ئێمە هەنگاوی سەرەتایمان نا ئێوە کۆتایی پێبهێنن بەڵام کۆتایی چی گەلانی ئێرانی تا ئێستا ئەوەی هەیە هەر دروشمە هەر لە ناو شوقەکان لە ناوەندی تاران یعنی دروشمەکانیش هەمووی دروشمی خەڵک پێکەنینی پێدێتن حکوومەتێک بە 4-5 کەس لە نیوەی شەو بڕۆخێ نازانە فڵان بڕۆخێ دیکتاتۆر حکوومەتێک بەو شێوازە ناڕۆخێ بەهێزی چەکداری دەڕۆخێ لە کاتی ئێستادا گەلانی ئێرانی بە تایبەتی تاران شارە گەورەکانی وەکو تاران ئەسفەهان یاست کرمان تەبریز ئەو شارانە کە شاری زۆر گەورەنە مەشهەد ئەوانە هیچ ڕاپەڕینێکی جەماوەری تێدا سەری هەڵ نەداوە ئەگەر چی پێش ئەم جەنگە پێش دەستپێکی ئەم جەنگە خۆپشاندانی جەماوەری هەبوو خۆپشاندانەکان هەمیشە جەماوەری بووە هەمیشە دروشمەکان بڕوخێ بووە بەڵام حکوومەتی ئێران زۆر بە توندی وەڵامی داونێتەوە باس لەوە دەکرێت ڕێژەیەکی یەکجار زۆر ئامارەکان ئاماری جیاواز باس دەکەن بەڵام خەڵکێکی زۆر بەر لە هەڵگیرسانی ئەم جەنگە لە ناو ئێران کوژران بەڵام خەڵکەکە هەمووی خەڵکی سیڤیل بوون و هێزی چەکداریشیان نەبوو بۆیە ئەم حکوومەتە کە ترامپ و ئەمریکا و ئیسرائیل کە جەنگەکان هەڵگیرساندووە پێیان ناخۆش نییە هێزی چەکداری بەشداری لە شەڕەکە بکە کۆتایی پێبهێنێ وەکو ئەوەی لە سووریا ڕوویدا وەکو ئەوەی کاتی خۆی لە عێراق ڕوویدا یعنی لە 2003 وەکو ئەوەی لە ماوەی ڕابردوو لە لیبیا ڕوویدا و لە یەمان ڕوویدا بۆیە بەبێ هێزی چەکداری تەنها بە هێزی ئاسمانی و بە موشک ئەم حکوومەتانە بە ئاسانی ناڕوخێن ئەوان دەتوانن شەکەتیان بکەن پێگە بە هێزە سەربازەکانیان تێک بشتێنن بەڵام بەپێ پاکردنەوە چونکە دەبێ هێزێکی چەکداری مەیدانیشە بێتن پاچی بکاتەوە ئێمە هاوکێشەکان یەکتر نەبڕن کەواتە بەڵێ ئێمە گوێمان لە وەزیری بەرگری ئەمریکا بوو دەڵێ ئێمە جارێشتر سەرباز نانێرین بۆ ئەوەی بەشداری لە جەنگ بکەن
يعني واتا ئەمریکا هەمان ئەبێ بژاردەی دیکەی لەبەر بژاردەی دیکە. باسیێن بابەتاکەین دکتۆر لەگەڵم بمێنەرەوە بە دوایین پێشاتەکان بۆ بینەرانمان بخەینە ڕۆی شەوەیە کە لە سنووری سوورداش لە قەزای دوکانی سەر بە پارێزگای سلێمانی چەند ئامانجێک پێکراون و هاوکات لە قەزای لە ناوەندی سۆران سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران لە گەڕەکی وەستا ڕەجەب بە هەمان شێوە فڕۆکێکی بەفڕۆکان درۆنێک کەوتۆتە خوارەوە و تێکشکێنراوە ئەمە لە کاتێکدا کە هەر دوێنێش لە سوورداشی سنووری قەزای دووکان چەند شوێنێک بە ئامانجگیران و هێرشیان کرایە سەر ئەوەی سوورداش کە ئەمشەو ڕووی داوە دوو درۆن بووە و خراوەتە خوارەوە ئەمە دوای زانیاریەکانن کە هیچ زیانێکی گیانیشی نەبووە تا ئێستا دکتۆر دوورەیت با بگەڕێمەوە لای جەنابەت یعنی ئێستا کەندا و کە سەرچاوەیەکی بێڕکابەری بازاڕی گازە پێت وایە ئەمە هەر وەکو خۆی ئەمێنێتەوە یان هاوکێشەکە گۆڕانکاری بەسەردادێت الخليج والدول السبع اللي وڵاتانی کەندا و حوت وڵاتەکەی کەندا و بڕێزم بوونەتە بارمتەی شتێک پێی دەگوترێ جوگرافیا واتە دەکرێت بەشێک لەو وڵاتانە نەوتی خۆیان لە ڕێگەی بەشێک لە شوێنەکانی دەرەوەی گەروی هورمز نەوتخۆیان هەناردە بکەن بەڵام زۆرینەیان پشت بە گەروی هورمز دەبەستن تا نەوتیان هەناردە بکەن بە تایبەتی بە وڵاتانی ئاسیا بۆیە وڵاتانی کەندا و بەوەک ناوەندێکی وزە و بەرەمێنانی نەوت و غاز دەمێننەوە بۆ ماوەیەکی زۆریش بەم شێوێ بەردەوام دەبێت لەوانەیە تا 30 ساڵی ئایندەش بەم شێوێ تا ساڵی 2050 و دوای 2050 وڵاتانی ئەوروپا و چینیش بە شێوەیەکی قۆناغ بە قۆناغ بەکارهێنانی نەوتی خاو کەمتر دەکەنەوە تا دەگاتە ڕادەیەک چیتر هاوردەی ناکەن بۆیە سەردەمی نەوت ئەو کاتە کۆتایی ئەو نەوتەی لە وڵاتانی کەندا و ماوەتەوە تەنیا بۆ بەکارهێنانی ناوخۆیی لە بەشێک وڵاتانی کەندا و بەکاردێنرێ بەڵام ئێستا دۆخی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیهانیش وەک ئێستا دەمێنێتەوە و هیچ وڵاتێکیش چونکە وڵاتانی زلێزی وەک چین ڕێگە نادەن هیچ وڵاتێک ڕێگر بێت بەریتانیا و رووسیاش ڕێگە نادەن ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی دیکەش ڕێگە بە وڵاتێک نادەن هەناردەی نەوت بوەستێنێت چونکە گرنگە ڕێگە نادەن هەناردەی نەوت بۆ بەکار بەرانی لە دەرەوەی کەنداوی عەرەبی بوەستێنێت دۆخەکە ئێستا ئاڵۆزە بەهۆی ئەو کێشە سەربازیانەی دروست بوونە بەڵام هەروەک گوتم إن حركة السفن جوڵەی کەشتیەکان لە گەروی هورمز بۆ دەرەوە بۆ ناوەی گەروەکە بەردەوامە بەڵام بە تەوژمێکی خاوتر بەراورد هەروەک گوتم دۆخەکە دەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی ئەمەش دوای کەمبوونەوەی هەڵمەتە سەربازیەکان یان دوای ئەوەی بە تەواوی ڕابگیر دکتۆر زۆر گەشتبینی ئەم گەشتبینیت لە چیەوە سەرچاواگرێ من الوضع الحالي الحقيقي لدوخي راستقيني استا برزم الآن مضيق هرمز تتحرك فيه السفن كشتي لو قروها هناك أيضا
هەروە يعني سفن نفطية تذهب کەشتین إلى نەوت الصين هەڵگر هەن والهند وبقية کە الدول دەڕۆنە من چین خلالها، دەڕۆنە بالإضافة هندستان إلى لە أن ڕێگەی ئەوگەربووە هناك خزين نفطي جگە لەمەش للدول النفطية کۆگای نەوتی هەیە لەلایەنە السعودية وڵاتانی وبقية نەوتیانەیە وەک الدول سعودیا و في وڵاتانی آسيا. دیکەی من ئاسیاش الممكن أنه بۆیە دەکرێت يصل إلى حوالي 60 مليون برميل الآن حاليا قەبارەی نەوت لەو کۆگایانە بگاتە 6 ملیۆن بەرمیل جگە لەمەش ئەمریکا یەدەگەی استراتیژی هەیە چینیش یەدەگی استراتیژی هەیە وڵاتانی تریش هەیەە بۆیە سیر کە ژاپۆن یەدەکەی بەرگەی ساڵێک دەگرێت يعني الأسواق ليست بازارەکان بهذه تینووی بهذه الدرجة بەو ڕادێت تصورها الإعلام تینونین کە ڕاگەیانم باسی دەکات بەڵگەش ئەوەیە نرخی نەوت چۆنە بەڕێزم نرخی نەوت نزیکەی 83 دۆلارە بۆ بەرمیلێک لە زۆری نەوتی برند بۆیە ئەم نرخە بەم شێوەیە بەرزنی ئەم جۆرە قەیرانە دروست بکات بازاری نەوت و هاوردەکارانی نەوت هیچ کێشەیەکیان نەبینیوە لە دۆزینەوەی جێگرەوەی بۆیە نرخەکان بەو شێوە بەرز نەبوونەتەوە هەروەک گوتم لە هەفتەی ئایندەدا دەبینین نرخەکان قۆناغ بە قۆناغ کەم دەبنەوە بە شێوەیەکی هۆشیار و دەستخۆش دکتۆر دوورەیت عەبدوڵڵا توێژەری ئابووری و پسپۆڕی بواری وزە لە بەرلین لەگەڵمان بووی سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت.